بتە پرۆسێکی سیاسی بێ بەڕێوە ینی زیاد لە ڕێڕەوێک هەیە بۆ ئەم مۆزوع مەسەلەن کاکوسف ئێستا قسە لەسەرەوە دەکەین پەیوەندیەکانیان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا حکوومەتی اتحادی کە لە عێراقا ئەی باشە لێرە پرسیارێکە دروستە ئەی پەیوەندیەکانی بۆ نمونە پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانی عێراق ئەم پەیوەندی غایبە لەم پرۆسەیە خۆ حتا ئەگەر قسە لەسەرانەی دەستوری دەکەین پەرلەمانی کوردستان تەشکیلێکی دەستوریە پەرلەمانی عێراقیش یا ئەنجومەی نوێنەرانی عێراقیش تەشکیلێکی دەستوریە قسە لەسەر ئەوە دەکەین خۆ دەبێ ئەم ڕێڕۆژ بکەینەوە ڕێڕووی سیاسی ئەساسی ئەم پرۆسە سیاسی عێراق کە بریتە لە دەستوری عێراقیان باسیەکردن کە بریتە لە بودجە مادەی 140 بریتە لە مەخرەجی دەستوری بریتە لە عێلاقی نێوان هەرێم و بەغدا ئەساسی ئەم عینە دەستوریە پەیوەندی نێوان هێزە سیاسەکانی عێراق هێناوێتەکایەوە واتە پەیوەندی نێوان هێزە سیاسەکانی کوردستان و نێوان هێزە سیاسەکانی عێراق ئەساسی ئەم يعني الأول ده شلون في البدء كانت الكلمة لبيشا أم هذا السياسيان هبونا كم دستوريا نسيبته وكواتا حاجة لم مرحلة انتقالية لم مرحلة كهمو عراق لمرحلة انتقالية تبرر بيونيه نوان كانالي حزب السياسة كان زوزو قرنقا لبر أواي كتنيش معني كروسان لجاران لدواي كونغري توانا مشوا بيداقي لسلو دكا كيكيتي حضوري جوري هبه إلا بغداد